داواکاریمانەوەیە ئەو کچە لە 3 چارەوە ڕفێنرا بوو ڕفێنرابوو لەلایەن 3 گەنج 3 دەڕندەبرێ فڕێندابیان لۆ جێشی نادیار بە سەرپەرشتی زەرداکەکی خۆی خوشکەکەی لە پاش 3 ساعت و نیو ئەمە دۆزیمانەوە کچەکەمان دۆزیەوە دوایەکە پەیوەندیمان بە پۆلیس کرد چون تەقریر توبیمان ئەوە کرد لە مستەشفای ڕزگاری تەقریر توبعادلی دەرکەت ئەوانە دەستدرێژیان خستە سەر ئەو بەستە زمانەی یان ئەو مندارەی ئەوانە جیران نەفەرەکان یعنی هەتا ئاعترافیشان کرد ئەو منداران ئەوە کردیا ئەو 3 نەفەرە لە لای زەرداچی و زەرداکێ بە ناوی ئەو تاوانە ئەنجامدا بوو دوایەک ئەوانە عەلەساس جیران گوتیان هەرسێکمان دەستگیر کردیا بە ئاعترافیشان کردبوو لە ئەو مانگە ئێستا لە عەفدەی ئەو مانگەی عەلەساس ئازادیان کردینە تاوانبار کو دەبێ شێوەکی یعنی ئازاد بکرێ ئەو شتان کردی ئازاد بکرێن یعنی داواکاریم لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو تاوانبارانە بە زووتری کا بگیرێنەوە حەقیان وەگرن لەبەر چ کابرا ئەمە کابرایش فەقیری دەبێ غەدرمانی بکرێ کابرایش فەقیر ئەو بەستە زمانە ئەو مندارە گسکە لە ڕێ مەکتەبی فڕاندیتان لای چووکە قسەی لۆ مجێڕایەتەوە ئەو زەلامەت تەمارێ ئەو زەرداکەی و خوشکەکەی کاری خراپیان لەگە زەلامی کردی لەبەر دوو زەلامی جۆنەوان دەناسم قسەی لۆ مجێڕایەتەوە بەس لەبەرەوەی ئەو کچیان ئەو هەڵێ کردیا یعنی بەڕاستی تاوانێکی زۆر گەورەیە یعنی ئەو منداران لەبەر تاوانی چییە ئەگە قسەی لۆ مجێڕاوە زەلامەکە تەمارە ئیشی خراپ لەگە ئەو ژنانە کردیا لۆ ئەو مندارێ هەڵێ دەکەن لیاندایە بە تەعزیب لێیدایە کاری یەخستیانە بەردەستی ئەو نەفەرانێ عیلاقانەکە ئەو ژنانە بووە ئەو مندارانی قسە بەردەستی ئەو دڕندانە بەرێبەرێ لە چوومە سەردانی پۆلیسی ڕاستیم کردێ گوتیان کاکە لە عەفدەی ئەو مانگە ئازاد کراینە نەفەرەکان ئازاد کراینە ئەو تاوانبارانە ئازاد کراینە ئەوانە 5 نەفەرن 3 زەلام و 2 ژن لە یەکیان زەرداشی و خوشکەکەیتی یەکیان کوڕێ خوشتی بەس 2 نەفەرەکەیتی من نازانمەتە ئێستا چێنە وەڵڵاهی چەند بەرپرسەکیان لە پشتە لەبەر ئەو بەرپرسانە برایکی خوارزایشی تەلەفۆنی لەو گۆڕۆژێکیان گرتم گوتی هیچ پێ ناکەی بیدایەتی گوتی هیچ شتێکت پێ ناکرێت و شکایەتی بکەی و نەکەیت و پێ ناکرێ گوتم کاکە قانونی حکوومەتێ گوتی وەڵڵاهی گوتی ئەگەر 2 زلیان لێ دەنەگەنە هیچ شتێکت پێ ناکرێ یعنی بەرپرسەکانیش نامێ ئەگە وزارەوە بیتن ئەگەر نەگیرن بەڕاستی ناوی بەرپرسانەش دەینم نامێ ئێستا ناوێن بینم یعنی برای بەرپرسەکی و خوارزاشی بەرپرسەکەی تەلەفۆنیان لۆم کرد لەو گۆڕۆژێکیان گرتم گوتیان هیچ پێ ناکرێ گوتم یعنی ئەو هابیتم یعنی نوێی هەولێرە فەساد دەکرێت کەس ناگیرێتن لە حیزبی هەولێرە بەرێ پارتی دموکراتی کوردستان بەرێ بەخۆیان وەیگو ینی برای بەرپرسەکەی بە تەلەفۆنش پێ گوتم چەند بەرپرسەکی پۆلیس عەمیدی شوڕتەی بوون هاتنە مەرکەزی ئامۆزای ئەو تاوانبارانە بەرێ ئامۆزای بە بەڵگە ناوەکانشان دەزانم نەک برێم وەڵای ئێستا قسەکەی دەکەم ئەمەگە بەڵگەم پێنەی قسەی ناکەم وەڵای پارێزەری خۆم ئەوەی خۆ بەخش نازەم ئەستا ئیش ئەوە دەکاتن ئەویش ئێستا تاوانبارەکان ئێستا بەردراینە و تاوانبار کو دەبێ ئێستا وەڵڵاهی ئەو نازانم ئاگادارە گەلە کەناڵی ڕاگەاندنەکانی جەنابتان ئاگادار ینی ئاگدار بنەوە گەنا ناوەڵی زەحمەتە ئاگادار بن بەرێ ئەوانی شاتنە سەرخەت مەعامیانە بهاتە سەرخەت هی منال پارێز گوتیان ئەمە نابی مادی و ئەو حەقی ئەو مندارێ بفەوتێ بەسەتا ئێستا هیچ شتێک دیاری نییە بەڕاستی هەتا ئێستا من ئەو تاوانبارانم نەدیتە دەژی کرێن ئێستا وا بەردراینە یعنی بەڕاستی ئەو تاوانە یعنی داوام لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە زووترین کات با کێشەی کۆمەڵاتی لێ نەکەوتەوە بە زووترین کات والله وەختێ باشە وەختێ خراپە بەڕاستی ینی ژیانی ئەو مندارەی باش نییە بەڕاستی ینی بەعاوی بێوشکەریان دایتێ لە دەست 3 دڕندان 3 زەلامی دڕندا ینی گوناح بری ئەوانە زەلام دڕندا ینی دەبی دڕندە بچۆکە دڕندە نەبیت ئینسانی ئینسانەکە شتەی ناکە